هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و پێنەدانی موچە و فەرامۆشکردنی سێکتەری تەندروستی لە گەرمیان گیانی هاوڵاتیانی خستۆتە مەترسیەوە و لە ئێستادا جگە لە نەخۆشخانە و نۆڕینگە تایبەتەکان لە هیچ نەخۆشخانەیەکی حکومی نەخۆش نابینرێت و هیچ جۆرە چارەسەرێک بۆ هاوڵاتیانی گەرمیان ناکرێت. سەبارەت بە دۆخی دامەزراوەی تەندروستی گەرمیان کەرتی گشتی لە بایکۆتایە زیاتر لە مانگێکە بەهۆی پێنەدانی موچەکانیانەوە بەهۆی دواکەوتنی شایستەداریەکانیانەوە ئەوەی کە هەیە پێشێوەیەکی دروست کردو لە ناو شارەکەدا بەڵام خۆتان نەزانن دوێنێ موچە دراوە ئێمەتر ئەم پوشۆیی کە ژووری ئۆپراسیۆنی ئیدارەی گەرمیانی ئەلانی کردو و پشووە کۆتایی پێبێت ئێمە وردە دەستگاکانمان دەخینەوە کار. مەترسیەکانی سێکتەری تەندروستی ڕێکخراوەکانی گەرمیانی هێنایە دەنگ و بەیان نامەیەکی پێنجخاڵیان بۆ حکوومەتی هەرێم بەرز کردوتەوە و هۆشداری لە ڕوودانی کارەساتی مرۆیی دەدەن و داوای دەستبەجێ چاکردنی دۆخی تەندروستی لە گەرمیان دەکەن. هاوکات داواش دەکەن حکوومەتی هەرێم وەک ناوچەیەکی کارەساتبار مامەڵە لەگەڵ گەرمیان بکات. ئێمە لە ناوەندی کاری هاوبەشی ڕێکخراوەکانی گەرمیان ڕەشنووسێکی پێنجخاڵی ئامادە کردووە کە ئاماژاکات بە خراپی ڕەوشی تەندروستی لە گەرمیانە. پێشتر چەندین جار بە داتا و بە زانیاری و بە بەدەداچوون هەموو لایەنە پەیوەندیدارەکانمان لە گەرمیان و لە حکوومەت و لە پەرلەمان لێ ئاگادار کردوتەوە. لە دوای ئەوەی کە خەم نەخوراوە ڕەوشی گەرمیان گەشتۆتە ئەو ڕەوشە تەندروستی خراپەی کە ئێستا هەموو لایەنەکان بە چاوی خۆتانەی بینێن. هەموو لە ئێستادا گەرمیان لە ڕۆژێکی تەندروستی زۆر خراپدایە کە لە هیچ شوێنێکی ئەم کورسانە بەقەت گەرمیان توشبووی بە ڤایرۆسی کۆرۆنا تێدانە، خەڵکی کەم دەرامەت و هەژار و ئەوانەی تێدانە لەم ڕۆژە ئابووریە خراپەدا کە موچەخۆران و فەرمانبەرانی تێکەوتووە. سەرەڕای ئەم هەموو نەهامەتیە دەرگای نەخۆشخانە حکومیەکان بەڕووی هاوڵاتیانی گەرمیاندا داخراون. لە کۆی 4 نەخۆشخانەی گشتی و 4 سنتەر و 72 بنکەی تەندروستی لە سنووری گەرمیان لە ئێستادا تەنیا لە 2 نەخۆشخانە و سنتەرێکی گورچیلە دەوام دەکرێت. هاوکات لە کۆی زیاتر لە 1800 پزیشک و کارمەندی تەندروستی تەنیا نزیکەی 50یان لە ئەرکدان و لەو ژمارەیەش بەشێکیان لە ئێستادا توشبووی کۆرۆنان. سێکتەری تەندروستی لە گەرمیان لە ئێستادا بە تەواوی پەکی کەوتووە و گەر هەوڵێکی جدی لەلایەن حکوومەتەوە بۆ فریاکەوتنی ئەو سێکتەرە و کۆتایی هێنان بە مانگرتن و بایکۆتی پزیشکان و کارمەندان نەدرێت لێکەوتەی مەترسیداری دەبێت. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.